هەموو مرۆڤە کاریگەرەکانی دنیا یەک سیفەتیان تایە. کاتێ لە سەرەتاوە هەنگاوەنێن وەکو ستیڤ کاڤی ئەڵێ لە کتێبی 7 خەسڵەتی مرۆڤە کاریگەرەکان، ئەڵێ کاتێکە لە سەرەتاوە هەنگاوێگەنێن پێش ئەو هەنگاوە یەکەم جار ئاخر خاڵ ئەبینن ئەزان بەرەوکۆڕ. ئازیزان، ئەمە پێی ئەوترێ strategic thinking، واتە بیرکردنەوەی استراتیژی. ئەم بیرکردنەوەی استراتیژیە لە زانستە کارگێڕیەکانی ئەم سەردەما زۆر بە گرنگی باسەکرێ، لە عیلمێکی گرنگی وەکو استراتیجیک مانیجمنتە بە وردی باسەکرێ. ئازیزان، هەر ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە سەرەتاکانی وەحیەوە بە موسڵمانانی وتووە کە ئەبێن نیەتتان باشتە. نیەت لە زاراوەی زانستی سەردەما بە نیەت ئەوترێ strategic thinking، بیرکردنەوەی استراتیژی. گرنگترین شتە لە عیلمی ئیدارە یەکەم شت کە تۆ ئەیکەی بیرکردنەوەی استراتیژیە. بەڵام ئەگەر تا ئێستاکە نیەت بە هەڵە تێگەشتی با بۆت ڕاستکەم. نیەت ئەبێ کۆتا دەرەنجامت بەلاوە گرنگ، کۆتا شتی بەلاوە گرنگ. ئێستا بۆ نمونە لە ئیسلامە ئەڵێ چی؟ ئەڵێ نیەتم ڕەزامەندی خوایە. باشە، من بە ئێوە تۆ ئامۆژگاری کەسێک ئەکەی، نیەتت ڕەزامەندی خوایە. ئەگەر بزانی ئەم ئامۆژگاریە وای لێ ئەکا کە ڕقی هەستێ لە تۆ لەوەی کە لەو کردەوە چاکەی کە تۆ ئەتەوێ ئەمری پێ بکەی بڵێ ئەمە بکە ئەوە بکە، ئەگەر بزانی ڕقی هەڵەسێ هەر ئەیکەی. ئەگەر کردت ئەوە تۆ لە نیەت تێنەگەیشتی. ئێستا هیوامان هەیە مسلمانێکی قسە سەقەتی تەعامل ناخۆشە، ئەڵێ کەیفی خۆیەتی وەما عەلەیکە ئیلا البەلاغ، من پێڵێم ئیتر چاوی دەرەهات، پێی خۆشە پێی خۆشنی هەرەوەیە. ئەوە بەڕێزان ئەوە تێنەگەیشت. هیچ پێغەمبەرێک عەلەیهی سەڵات وەسەلام نەیوتووە من پێیان ئەڵێم چاوی دەرەهە تا ئاخر لەحزە، تا ئیتر زانی بێتی ئەمە هیدایەت وەرناگرێت، تا ئەو لەحزەیە دوعای کردووە خوا لێی خۆش بێت، دوعای کردووە خوا هیدایەتی یا شەو ڕۆژ هەر چاک بووە لەگەڵ هەموو پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام وابوو. یعنی کە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام تا ئاخر لەحزە کە ئومێدی هەیە کە باوکی ئیمان بێنێ، هەر ئەڵێ یا ئەبەتی، هەر چاکە لەگەڵ یا داوای لێ خۆش بوون، تر ئەگاتە شوێنێکە ئیتر ئەزانێ ئیترەمە کۆتایی هاتووە. یا بۆ نمونە پێغەمبەری خوا ئەوەندە داوای لێبوردن داوای لێ خۆشبوونەکە بۆیان تا ئاەتێتە خوارەوەڵێ 70 جاریش داوایان بۆ بکەی خۆی گەورە لیان خۆش نابێ. ئەوانە منافقن درووەکەن، خۆیان شتەکە زانن. یعنی هەموو پێغەمبەران سیفەتیان ماوە، یعنی هەمویان لە چی تێگەیشتون؟ هەمویان بەقوڵی لە مۆزوعی نیەت تێگەیشتون. نیەت ئەوە نییە بڵێ بە کەسێ وەڵا ئیتر من بە نیەتی چاک پێم وت ئەو چاوی دەرا. سوور ئەزانی ئەم قسەی کە تۆ ئەیکەی دوایی ئەو نەفەرە ڕقی هەڵەسێ. بۆ نمونە بە کەسێک ئەڵێ ڕەفیقی ئەو جەماعەتەمەکە خراپ، بەڵام ئەوە ناشرین پێ ئەڵێ لە داخی تۆ زیاتر ڕەفیقایەتیان کەواتە تۆ لە نیەت تێنەگەشتی. ئەبێ نیەت ڕەزامەندی خوا بێ. ئەگەر ئەزانی ئێستا ئەم قسە بکەی زەرەری ئەبێ دوای خی لە کاتی شکابیکی. باشە، ئێستا من ئەمەم بۆیە هێنایەوە چونکە لای ئێمە نیەت شێوێنراوە. یعنی خەڵک کە ئەڵێ نیەت، ئەڵێ من نیەتم چاکە، ئیتر ئەچی ئیشێک ئەکا بە خراپی ئیشەکە ئەکا ئەڵێ من نیەتم چاکە. نابێ وابێ. نیەت ئەوەیە کە ئەبێ بزانی ئەم کاری تۆ ئەیکەی دەرەنجامێکی باشەیە بەدەستەوە. کەواتە هەر کارێ بزانی دەرەنجامێکی باش نایە بەدەستەوە، نابێت لە خۆت تۆ بڵێ وەڵام نیەتەکەم باشە. نیەت چییە؟ نیەت ئەوەی ئەو سەری مۆزوعەکەیە کە تۆ خۆت ئەزانی کە بەرەو ئاراستەیەکی خراپە. جا ئازیزان، ئێستا بگەڕێنەوە بۆ ئەسڵی مۆزوعەکە. نیەتی تۆ لەوەی مێشکت چاک بێت چییە؟ ئەگەر نیەتەکەی تۆ ئەوەیە نەفەرێ هەیە منافستە ئەتەوێ بیسەلمێنی لەو مهمتری، کەواتە تۆ نەخۆشیی نەفسیت هەیە. بیرکەرەوە. ئەگەر نیەتەکەی تۆ ئەوەیە ئەتەوێ بۆ خەڵکی بسەلمێنی تۆ زۆر زیرەک و عالمی و مهمی، کەواتە تۆ نەخۆشیەکە هەیە ئەتەوێ خۆ دەرخەی.
بۆیە ئەم بابەتانە لە بابەتی خۆناسیە زۆر مەوزوعێکی وردە، چونکە ئەگەر نیەتەکە و خراپ بوو نەتیجەکەی باش نابێت. وەرە نیەتەکەت باشکە. ئێستا نیەتمان چی بەڕاست؟ نیەتت ئەوە بێ منافەسە لەگەڵ خۆت بکەیت، نیەتت ئەوە بێ تۆ ببی بە کەسێکی زیرەکتر، ببی بە کەسێکی وریاتر، ببی بە کەسێ یادگەت باشتر بێ، شتێکی زۆرتر لەبەرکەی. بۆ چونکە ئەگەر تۆ ئینسانێکی زیرەک و عالم بی، زیرەک و بەتوانابی مێشکت باشتر ئێگیشکە، ئەگەی بە نەتیجەی باشتر بەدەستێنی. ئەگەر تۆ نەتیجەی باشتر بەدەستێنا چی؟ ئەبێ دوای ئەوەش بزانی خەریکی چی. ئێستا هیوا هەیە بەس لەبەرەوەی بە ئەو کەسانی کە ئەزانەیە ئەقێتیلیان بەزەوە بیسەلمێنێ لەوان زیرەکترە مهمترە شەهادەی هێناوە چی هێنا ئەمانە بەرەزان ئەچی لەوە چه شەهادەکەش بەدەست بێنی، بەڵام خۆت دۆڕاندووە. تۆ خەڵەتی